لە هەرێمی کوردستان ماوەی زیاتر لە ساڵ و نیوێکە چرخی یاسادانان لە لێدان کەوتووە. لە کاتێکدا شەقام چاوەڕێی بڕیاری چارەنووسسازە ململانەی سیاسی دەنگەکان دەخنچێنێت و دامەزراوەیە کە دەبوو چاودێری حکومت بێت و بودجە بنێرێتە پەرلەمان خۆی بۆتە قوربانی میزاجی حیزبی. یاساناسێک دەڵێت پەرلەمان کراوەتە ڕووکەشێکی یاسایی بێدەسەڵات، ئیرادەیەکیش بۆ لێپێچینەوە نەماوە. لە دوای خولی سێمی پەرلەمانەوە بودجە هیچ ساڵێک نەچۆتە پەرلەمانی کوردستان و هیچ کاتێکیش پەرلەمانی کوردستان کێشەیەکی گەورەی دروست نەکردووە لەسەر ئەوەی نابێ حکوومەت یا بەنمونە متمانەی لە حکوومەت وەرنەگرتوێتەوە یا هەوڵی بۆ وەرگرتنەوەی متمانە لە حکوومەت نەیاوە بڵێ کوردستانە پارتی بە دەرەجە یەکەم لە دوای پارتی یەکێتی ئەمانە پەرلەمانیان بۆ بەتەنیا کەشێکی یاسایی داناوە و بۆ ئاسانکردنی کۆمەڵێک دەرکردنی کۆمەڵێک بڕیار کە لە بەرژەوەندی خۆیان بێەوە لە چوارچێوەیەکی قانونیا بهێڵنەوە. چاودێران هۆشداری دەدەن کە متمانە بە دامەزراوەکان هەرەسی هێناوە. پاخستنی پەرلەمان بۆ زیاتر لە ساڵ و نیوێک تەنها کێشەیەکی سیاسی نییە، بەڵکو گزارشتە لە خنکاندنی یاسا لە پێناو بەرژەوەندی تەسکەکاندا. ئێمە داوای میزانی لە حکوومەتی عێراق دەکەین، داوای شەفافیت دەکەین، بەڵام بۆ خۆمان شەفاف نین و ئەگەر دۆ دیقەت بیت ئەوە ساڵێک و دوومان سێ مانگە پەرلەمان هەڵبژێرا پەرلەمان ئەکتیڤ نەکراوە، حکوومەت پێک نایەت. یعنی جاران ئەتوانم بڵێم باشتر بوو دۆخی پێکەوە بوون، هەتا جۆرێک لەوەی تروسکایەکی تیا بوو. ئێستا وردەوردە بەرەواچەکە و تروسکایش نەبێنێت. چۆن مەسەن سندیکای ڕۆژنامەنووسانەیە بڕیان بەکاری سندیکایی نییە، بەڵام سندیکایان دروستکردەوە بۆ خۆیان. بڕوان بە مەسەلەی پرسی ژنان نیە، کۆمرە ڕێکخراوی ژنانیان دروستکردەوە بۆ خۆیان، بڕوان بە ئەوەی کەتی مامۆستایان و فڵان و فیسار و هەموو سندیکای کرێکاران، بەڵام لە ئەساس خۆیان بڕوان بەکاری سندیکایی نەبووە، کە بڕوان پێم وابێت لە ئەساسەوە بڕوان بەکاری پەرلەمانیش نەبووە، یا ئەگە بڕواشان پێی بێ ئێستا بڕوان پێی نەماوە، بۆیە زۆر گرنگ نییە بەلایەنەوە. لە نێوان ململانەی هێزەکان و بێباچی بەرامبەر بشێوی خەڵک، پەرلەمان لە قەڵایەکی دەستوریەوە بۆتە ئامڕازێکی پەخراو. ئێستا شەقام دەپرسێت کەی یاسا دەبێتە سەروەر و کەی شکۆی دامەزراوەکان لەژێر سێبەری حیزبەکان ڕزگار دەکرێن، لە کاتێکدا لە خولی سێهەمەوە وڵات و هەرێمێکی بێبوجەمان هەیە و کەس متتەقی لێوە نایەت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.